ئاوی ژێرزەوی بریتێ لەو ئاوا قەتیز بۆی لە ناو دەمیلەکان و فراکچەرەکان شەقەکانی تەبەقەکانی ژێرزەویەوە کە گیری خواردەوە و تەبەقەیەکەی لە ژیرەوە نەیاڵێ بڕات و حەوزێکی ئاوی دروستەکە. ئەم حەوزە ئاویە بە پێی دەوەرانی وە سیرکڵێشنی ئەگەی دەوەرانی ئاوهەوا ئەوە پڕ ئەبێتەوە. بەمەڕووی زەمان چەندەها ملیۆن ساڵە ئەو ئاوە باران باریوە بۆتە تەبەخۆر بۆتە باران هاتۆتەوە دووبارە باریوەتەوە شوێنێکی خۆیان قەتیز بنەوە حەوزە ئاوێکە و حەوزە ئاوێکە هەر کەسێک بشوێنی خۆی نەوعی ئاوەکە و جۆری ئاوەکە و کەمیەتی ئاوەکە تاحدید دەکات. دابەزینەکەی بریتی لە چی؟ ئەگەر تۆ بەڵانسێک لە بینی دەرهێنانەوە و پاراوبوونەوەکەی ئاوەکە تێک بچێ ئاوەکە دابەزێ. چەند پاراوە بێتەوە ئاو بێتەوە خوارەوە بچێتەوە ژێر زەوی فلتەر بکات لە حەوزە ئاوەکە گیر بخوا ئاوەکە یەواشواش بەرز بێتەوە. چەند تۆ لێی دەری بێنێتەوە و شوێنی نەگرێتەوە بەو شێوەیە ئاوەکە دابەزێ. هەرێمی کوردستان دەتوانم پێ بڵێم ئەگەر بێت و ڕنگدانەوەی ئەم منتەقەی سلێمانی و هەڵەبجەوی دایە ڕاپەڕین و گەرمیان تهدید بکەوێتەوە بیکەیتەوە سەر هەرێمی کوردستان چونکە داتاکانی هەرێمی کوردستان لا نییە ئەوە لە هەولێرە داتاکانی ئەم منتەقەیە بە کامەلی هەمووی لاوە. ئاوی ژێرزەوی لەم منتەقەیە لە ئاستی 20 ساڵی ڕابردوو دابەزیوە لە بینی 3 بۆ 4 بۆ 5 متر بە پێی تەبەقەی زەویەکەەوە پێ زاری بەرزبوونی بەرزی نزمی شوێنەکان. بۆ یەکە پێم وتی حەوزە ئاویەکە کە قەتیز بۆتە ئەگە حەوزی هەڵواسراو بێ ئەگە حەوزی دەنگکۆڵەیی بێ ئەگە حەوزی فراکچەر بێ ئەگە حەوزی فراکچەر و کەیڤیتی بێ ئەگە حەوزی کەیڤیتی خۆی بەتەنیا بێ وانە گەشتی حەوزن. ئەم حەوزە بە پێی معالمی جیۆلۆجی منتەقەکە تێگەی حەوزەکە دروست دەبێتەوە و هایدرۆ جیۆلۆجیەکە هایدرۆکەشی بیتە لە ئاوەکەی کە ئاوەکەی تا منتەقەی بە پێی حەوزەکەی. ئەگەر بێت و سەری 20 ساڵی ڕابردوو بکەین کەەوە داتانەیە کە کۆمان کردوەوە هەتا ئێستا لە هەر حەوزێک لەم حەوزانە لە بینی 4 بۆ 5 هەندێک شوێن دابەزیوە لە هەندێک شوێنی لە بینی 5 بۆ 20 متر دابەزیوەتە خوارەوە. ئەمەی بەڕاستی خۆی خەتەرە 20 متر دابەزین خەتەرە لە هەندێک شوێن وەکو منتەقەکانی قەراغ سەمجەماڵە مەسەڵەن هەندێک شوێنی منتەقەی کوڕەداوێ لە شارە زورە و هەندێک شوێن لە شار باشجێڕە هەندێک شوێن دابەزی. بەڵام ئەگەر بێت و ڕتمی باران بێتەوە شوێنی خۆی ئەو دابەزینێت بۆ تعویز بکاتەوە ئەتوانین بڵێن تا حدێک دابەزی و سەرەکەوێتەوە. بەڵام هەتا ئێستا خۆشبەختانە بە پێ ئەوەی داتانەی کە ئێستا حالەن لە بەردەستی منە هەیە لەم منتەقەیە ناڵێ منتەقەی کۆیە بەرەو خوارە بۆ هەولێر و بردووەکەوەنە معلوماتەکانی بە تەواوی دەقیقدان لەم منتەقەیە ترسێکی وەمان نیە. کاریگەری دابەزینی ئاوی ژێر زەوی ئەبێتەوە هۆی ئەوەی ئاستی ئاوەکە دابەزێتەوە شێوازی فڕۆشتنی مەتەقەکان تێگەی گۆڕانکاری تا دروست دەبێتەوە ئەگەر بێت و شوێن نەگرێتەوە دووبارە ئەو منتەقەی ئاوەکە وەرناگرێتەوە. ئەمە یەکەمیانە. دووەمیشان ئاوی ژێر زەوی ئەگەر بێت و دابەزێتە خوارەوە ئاوی ژێر زەوی سەخاڵسن لە عێراقا و هەرێمی کوردستانیشە ئێستا بۆ ئاوی خواردنەوە بەکاردێ. ئاوی خواردنەوەش ئێحتیمالەکار سەرچی یەکەم کانیە دوو کارێز لە کانیەکەەوە درێژێکی تۆ بۆ شوێنێکی تر بۆی کوابتا ئێستادی لێ بکەیت سێش هەڵکردنی بیرەکەیە ئەمە لە کیسە دەچێت. دابەزینێکی زۆرە بێتەوە تولفەیەکی زۆر تەکلیفەکاتەوە بۆ ئستفادەکەی باشتریش نابێت. سێ بۆ ژینگە بۆ درەخت بۆ کوشتتوکاڵ کەمی ئاوەکە بەجیا ئیڤاپۆرێشن تەبەخوریش کەمەکاتەوە لە حاڵتێکە گەر بێتەوە دابزێتە خوارەوە تێگەی کە کەمیشی کردەوە بۆ ژینگە و بۆ ژینگە تاواتی شوێنی خۆی ناگرێتەوە بۆ کوشتتوکاڵ شوێنی خۆی ناگرێتەوە بۆ پیشەسازی شوێنی خۆی ناگرێتەوە. بۆیە ئەگەر بێت و ئاوی ژێر زەوی دابەزێتە خوارەوە یەکێک لە حاڵەتەکانێکەکە وشکەساڵی تاکی لە مۆڵزعەکە ئێوە لە وشکەساڵی شەبەوەی بۆت باسکەمەوە وشکەساڵیمان هەیە بریتە لە ئاو هەوا کە هەوا باران نەباری وەکو پێم وتی ئاوی ژێر زەوی پاران نابێتەوە. ئاوی سەر زەوی شوێنێک قەتیز نەبوو نەچۆ خوارەوە ئاوی ژێر زەوی پاران نابێتەوە. ئەمە ئاو هەواکە لێ تێکەچێ. دوو کوشتتوکاڵ دووەم شتی بریتێرە وشکەساڵی کوشتتوکاڵ یعنی مەرحلەی یەک تەواو مەرحلەی دوو وشکەساڵی کوشتتوکاڵ. وشکەساڵی کوشتتوکاڵ ئەگەر وشکەساڵی ئاوە هەوات هەبێ وشکەساڵی کوشتتوکاڵیش دەبێ کە وشکەساڵی کوشتتوکاڵ ئەوە تا حدێک شوێنی خۆی یەکدێتەوە. لەم حاڵەتەیە ئەوە کاریگەری سەر کوشتتوکاڵە بێ بێجگە لە پیشسازی بێجگە لە بازرگانی بێجگە لە گەشتیاری بێجگە لە فلاش. سێیەم شت ئەگەر بێت و ئاوەکەت بە تەواوەتی دابەزێتە خوارەوە کێشەی هایدرۆت بۆ دروست دەبێت کێشەی کەمی ئاوت بۆ دروست دەبێت. کێشەی کەمی ئاو ئەگەر بێت لە ئاوی ژێر زەویە دروست بێت تەنها ئەوە نییە کە بیرەکان و کارێزەکان بژێت. ڕووبارەکانی دنیا هەمووی لە سەرچاوەی کانیە گەورەکانەوە ئاو وەرەگرێ هیچیان لە ئاوی سوێری بەحرەکان وەرناگرێ یا لە بحیرەکانەوە وەرەگرێ یا لە سەرچاوەی کانیە گەورەکانەوە ئاوی وەرەگرێ وەکو دژلە و فراتە ئەگەر نیلە ئەگەر ئەمازۆنە ئەگەر هەر شارێک کە تو تەسەوڕیەکەی لە ڕووبارەکان ئەمە ئاوی شرینە.
لحالتك ئاوی ژێر زەوی دابزێت دەمی ئەو کانیە ئاوەکە هاتەوە خواریەوە ئاوی لێ دەرناچێ ڕێڕەوی ئاوەکە ئەگۆڕێ ئەمە خطورەتێکی لە خطورەتەکانیکەوە ڕێڕەوی ئەو کانی و کارێزانەیەکەوە دەڕن ئاوی ژێر زەوی دابزێتە خوارەوە ئەوش کێشەی بۆ دروستەکە کەواتە کێشەی ئابووری هەیە کێشەی کشتتوکاڵی هەیە کێشەی ئاوی خواردنەوەی هەیە کێشەی ژنگەی هەیە ئیتر ئەمانە هەمووی کێشەن بێزگە لەوەیکەوە تەبەخۆر نامێنێت کە تەبەخۆریش نەما دار و درەختی تەبیعیش لە ژینگایە تۆزی کێشەیەکی بۆ دەگەڕێت دروستە چارەسەرکردنەکانیان یەکەم شت بۆ ئەوەی ئەمە تەواوکەین ئاوی شیرین بپارێزین زەوی هەمووی بەعام 170 ئاوە و 130 وشکانیە ئەو 170 بکرە 100 ئاوەکە 168 ئاوی سوێرە ئێستالی نییە باشە 2.8 تقریبا 2.8 ئاوی شیرینە ئاوی شیرینی سێ جۆریەیە ئاوی سەر زەوی ئەویش لە کانی و کارێزەکانەوە چێتە سەر زەوی و ئەڕاتەوە چێت ناو بەحرەکانەوە لەگەڵ با بڵێن حەوزەکانی بوحەیرەکان باشە دووەمیشیان بریتە لە چی لە بەستەڵەکەکان بەستەڵەکەکان ئەو 180 128 ئەو بەستەڵەکەی پێکەناوە ئاوی شیرین بۆیە تا بتوانرێت ئەگەر بێتەوە ئەم گەرمایی گۆی زەوێنیە لە ئەو بەستەڵەکان بێتەوە استفادەی لێکی بۆ نەوەکانی داهاتوو ئەو 102 پۆینت قسوورەی ماوەتەوە 102 پۆینت قسوورەی لە 101 ئاوی سەر زەویە باقیەکە تریشت ئاوی ژێر زەویە بۆیە چارەسەرەکان ئەبێت و ئاوی ژێر زەوی دراساتێکی بۆ بکەیت و ئەم توێژنەوەیکە ئێوە سەیگەن ئەبێت زۆر لە مەم تەتەوەتر و دراساتی گەورەی کە لە ئەڵمانیا و لە سوید و لە کەنەدا و لە ئەمریکا ئەکرێ ئەمانە زیاتر ئیحتیمام بدەن بۆی کۆ چۆن بتوان ئاوی ژێر زەوی بپارێزن ئەمە یەکەمیان دووەمیشیان بوو ئەوەی کەواتوە ئەمە بەکار نەهێنی ئەبێ بیپارێزی وەکەوتم 190 ئاوی شیرین خەریکە پیسە بێ 170 خەڵک لە گۆی زەویە ئێستا کێشەی بێ کەم ئاویان هەیە و مەشاکلی ئاویان هەیە بۆی ئەمە بپارێزی ئەم ئاوی ژێر زەویە نێڵی تێک بچێ پێڵێن عملی ئاعادەی تەشیلە ریسایکڵینگی ئاوە لە هەموو دنیاە ئاوی ئاوەڕۆیسە لە ئوردن من خۆم چوومە لە ئوردن بینیمە ئاوی ئاوەڕۆکە ریسایکڵیەکەنەوە پاکیەکەنەوە کلۆرینگیەکەنەوە ئەیشی خۆنەوە بەس ئەوە خۆی مەسموح نییە لە هەموو دنیاە ئێستا لە دانیمارک بینیم لە سویدا بینیم لە یونانیشا بینیم ئاوی ئاوەڕۆ پاکەکرێتەوە وەچی بەکار دەهێنرێتەوە بۆچی بۆ زراعەت بەکارهێنێتەوە بۆ شۆردن بەکارهێنێتەوە بۆ فلاشت و فلاشن کەواتە ئیعادەی تەهیلی ئاو بکرێتەوە لەچی لە ڕێگەی ئاوەڕۆ ئەمە تۆ لە 150 ئاوەکەت ئەگەڕێنیتەوە نێڵی پیس بێتەوە پاراستنی جۆرایەتی ئاوەکەی مادەی پلاستیکی مادەی مسەرتان مادەی هەن جۆرایەتی ئاوەکان گشتی پیسەکە ئەگە تۆ لە هەموو لەکانی کڵاڵەکانی دنیاە ئەگە تۆ بێتوسەیەکەی یەکی بەحرەکان خەریکە پیسە بن بەنەوت بەحرەکان خەریکە پیسە بن بە مادەی لایلۆن یەکەی هەندستان نزیکەی ملیارێک و قسوورە یەکەی گەورەترین پیسکردنی ژینگە بە مادەی لایلۆن لە هیندستانەوەیە لە ئەمریکا بە هەماشەوە پیسکردنیەوەیە مؤتەمەراتی عالەمی زۆر باسییان دەکاتە بەڵام ئەوان نایەنە پێشەوە لەبەر چی کولفەکەی زۆرگرانە زارێکی زۆری شەکرد وەکو پرسیارەکەیت چی بکەین ئەوان زارێکی زۆرەکەن بەڵام پاکی ناکردەوە مەبلەغێکیان ئەخرێتە سەر بەڵام پیشان پێ ناکردەوە جۆرێکی تریان بێتە لە توێژنەوەکان بێتە لە وشارکردنەوەی خەڵک ئێمە کێشەمان تاکی کوردیە لای ئێمە تاکی کوردی کێشەیە تاکی کورد نەتانێت چۆن ئەوە بەکاربێنێ بۆ دەستاوێک یەکەی بەشی 15-20 کەسی تاکێکی ئەوروپی و ئەڵمانی یابانی بەکاردێنێ وەرە سێریکە ئاوەکەت خۆی کەمە بەم شێوەیەش بەکاری بێنی بۆ ئاوی خواردنەوە لە ڕۆژێکە پێویست بە 8 لتر هەیە بەڵام تۆ 16 لتر ئەخواتەوە بەڵام چێت 12 لتری بە پاشە ڕفڕێدا یعنی بەرنمەیەکی نییە بۆیە لە خۆشۆرینە بەرنامەمان نییە ڕاستە دنیاگەرم بۆ بەرنامەیە بەڵام تۆ ئەتوانی من خۆم شخصی خۆم هەتا نەبوومە مدیری ئاو هەستم بۆ مۆزوع ناکرد لە دانشۆردنیە کە ئاوەکەم بەردایە تا دانەکەم ئەشۆ نزیکەی 20 لتر ئەڕۆشت ئێستا فێر بووم بە نیو لتر ئەبێ دانشۆم ڕیش بتاشم بە نیو لتر باوکەکانمان وەختی خۆی تاسەیەکیاندا نەڕیشانە تاشی تا تەواو بوو و ئایارە شد ئێستا ئێمە لە بەرەبێ ڕاوەستینەوە تا یەکەی دار ئاوەکە ڕوا دوای دووشە دەدانەوە یا زیادی ڕۆشتە بۆچی ناگریتەوە بۆ ناگریتەوە بەلوعی ئەمە باسی چیەکەم باسی وشاری خەڵکەکە ئێمە من و کاک مدیری ئاوی پێشووی سلێمانی کوڕەکەی کاک ساویر دڵۆپەیەک تک 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 ئەوەندەها یانیش سێریکە لە سانەیەکە 2 سانیە 1 تک هاتە خوارەوە
حتا بیانی دانیشتیم بەریاریەوە دەبەمان بۆی دانا حتا بیانی 45 لترمان لێی گرتەوە تو تەسەوری کە لە یەک بەلوعەیە 45 لتر ئاو بڕوا بە تکتک بەس تەنها لە پێناوی واشەرێکە کە ناکاتە یەک لەسەر $100 بیگۆڕێ ئەمە وشیاریە جل شۆردن دەران بەدەستی جلە شۆر دایکەکانمان ڕبعێکی ئەم ئاوەی سەرت ناکردکەوە بەزی شۆرەکانەڕۆ ئەبێ بە شۆرەکان دۆستی ژنگە بن ئەبێ دایمە بە کارەبایەکان دۆستی ژنگە بن ئەمانە کۆمەڵێک وشیاریە بەڵام لەگەڵ ئیشا سەری ئەعلام بکە لەنا ئەوان هەمووی کۆمەڵی کێشن ئەبێ خەڵک وشار بێتەوە بۆیە لە حاڵەتەیە ئەبێ پەروەردە بێتە سەرخەت لە سەرەتایەوە تا ئەگات ئاخیر فێری کێ کە چۆن ئاو بەکاربێنێ کاربە بەکاربێنێ مناڵ فێری ئەوە بکەیت کە چۆن دوو فەرمانگەکان دایمەن حەملەی وشیاریان ئەیمال کردووە هیچ ناکەن لەگە هەر کەسێکی داوا ئەکەیت بودجێ بۆ سەرف ناکرێتەوە حەملێت من لە پڕوشارێکە بۆی پێویستم پێ بچوم قەرزم بۆی کردەوە بخۆم کە لە مدیری ئاوی جەرزەوی بوومە بۆم سەرف نەکرا چونکە لە نەسریەکایان نییە و پارەش نییە و کۆمەڵش نییە مامۆستاکانی ئاینی ئەوەنەی باسی شەڕی ئوحود و بەدرەکەن با ئەوەنەی سەری باسی ئاو بکەن هەر ئەوەندە هیچ کەر مەکە بکە هیچ مەکە باسی فەرمودەکانی پێغەمبەرەکە لە پڕی شەعات 2 دقەیەک باسی ئاو بکە و حرامی بکە کە تحریم پارێک ئەڵێن تحریم کرا کە تحریم کرایتر وازە لێ هاوە یەکی لە مدیری ئاوەکەوتی کاکە کام خۆتان بشۆن کردیانە هەڵا بەسەر مامۆستاکان کاکە شوان وصل دەکەین کاکە لاکەم چێت چۆن وصل دەکەین ئەڵێ خۆت ناڵێ خۆت مەشۆ ئەڵێ خۆ کەم خۆت بشۆ هەری ئەمە وشیاریە لە قیممەی تێگەی سەقافەتی دینیەوە کە خۆیان ئەزانن ئەوان دێن بەو شێوە باسمانەکەن کە ئێمە باسی توێژینەوەیەکەکەن باسی وەزعێکەکەنەوە ئیعلامەکان هەموو ئیعلامەکان لایەنگری حزبین کە شتێکیان لەگەڵا باسەکەی بۆی خەڵک وشار بێتەوە ئەوەی کە خوار حەزیان لێبێ دایانێن ئەوە خەزیان لێبێت قەتعیەکەن ئەمە یەکێکە لە کێشەکانمان بۆیە هەتا ملت خۆی نەگاتە وشیاریەک ئاوەکە ضرورە بە قسەی حکومەت نەکا بە قسەی دایرە نەکا بە قسەی ئەوە نەکات ئێستا لەم مەرحەلەیە مەعاش نییە خەڵکەسی ئاوەکە بەرەداتەوە لێ قاڵی نابا حکومەت زەرکە خۆ زەرەکەی تو ئاوت نامێنێ تێگەی تووری یارمەتی حکومەت بە حکومەت پارەی ئەگەر نەش بێ ئەگە هەشی بێخوات بیشتی کێشەم نییە زەرە مۆزە کە مۆزەی من نییە بەڵام بێت تۆ وریایی بۆ خۆت ئاوەکەت بمێنێتەوە بۆ چکە 4 ڕۆژێکە ئاوت بۆ دێ ئەمە مۆزوعی وشیاریە پاراوکردنەوەی سەرچاوە ئاویەکان سەرچاوە ئاویەکان ئەڵێت و دایە من مەژال بێتێ کە پاراو بکەیتەوە سەرچاوی ئاوی دوکانە سەرچاوی ئاوی کوێ پاراوە بێتەوە لە شۆ لە ئێرانەوە سەرچاوی ئاوی کانیەکانە پاراوە بێتەوە کوێ سەرنار دەوروبەری سەرنار تا حدودی 500-600 متر مێڵە بیر هەڵبکردێ زۆر توندی کردەوە هەموو بیرەکان ئاوای لێ بکە یەگەی ئەمان بەلایەکەوە دوورینەوەی ئاو زۆر زەڕڕە ئێمە ئاوی زستان بە لێشاو ئەڕوا هیچ ناچێتە ژێر زەویەوە و ناچێت ناو ری سەرنارەوە یەگەی کەوا تا بێ بیدورینەوە سەدەی بچووک یەگەی بربەستی خاکی ئەمانە زەڕڕن لە هەر شوێنێک بە شوێنەکان دروستی بکەینەوە ئەمە باسی ئەوە شیرینکردنی ئاوی بەحرەکان متوسطە 70-80 بەحرەکان ئێمە ئستفادە لە چی لە سیودۆکەکەین دەکەواتە باتە وەرە وەکو دۆڵەی خەلیج وەکو ئەمریکا وەکو فەرەنسا وەکو ئیسپانیا وەکو پورتوغال یەکەی تەحلیل بکە هەرچەندە بودجەی زۆری تێچێ بەڵام کێشەی بودجەکەمان لەم مەوزوعەیە هەیە کشتتوکاڵەکانمان ڕێکخینەوە بۆ گونجاو بێت لە پێی ئاوەکە نە کشتتوکاڵی بکەن هەموو بکەنە گەرم و دووە بکەنەوە تا لەگەڵ ئەوەشان ڕێخستنەوەی ژینگەیە و ڕێخستنەوەی بەرەبەرایەتی و فەرمانگەکانە بۆی کۆپتان چۆن تەعامل بکەن ئەمانە تەرکیبن ئەساسیەکانن بۆ ئەوەی باسی بکرێت لە هەموو وەزاکان